ئێستا خۆتان بینیتان لەگەڵ جەنابی کاک دکتۆر فواد حسێن بووین کە جێگیری سەرۆکوەزیرانی عێراقا لەگەڵ لای کاک دکتۆر پشتیوان لە مەکتەب ڕێخستن کۆبوونەوەیەکی داخراومان هەبوو زۆر باسمان لە بابەتی موچە کرد. جەنابی کاک دکتۆر فواد باسی ئەوەی کرد کە عێراق هەندێک تەواان کێشەی قەیرانی دارایی هەیە و مەسەلەی سیولە مشکلانە، بەڵام ئێمە لەسەر فەرمانی جەنابی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان بەردەوام پێداگیری لەواکەین کە لە مانگی 11 سەرەتای مانگی 11 واتە پێش هەڵبژاردن موچەی مانگی نۆ بێت بۆ هەرێمی کوردستان و مافی خۆشمانە، چکە دوو موچەی خەڵکی کوردستان لە دوای موچەی موچەخۆرانی بەغداوەیە. جەنابی کاک دکتۆر فواد باسی کرد کە سبەی کۆبوونەوەیەکیان هەیە وەزیری دەرەوەی تورکیا ئاگاتە عێراق، لەوێ جەنابی سوودانیە بینێ باسی و بابەتاکە کابێت بخرێتە بەرنامەوە یاخود لە کۆبوونەوەی ڕۆژی سێشەممەی داهاتووی مەجلیس زۆرای عێراق مەسەلەی بودجەی مانگی باس کرێت کە پێش هەڵبژاردن بڕیارەکە بدرێت. زەختێکی زۆر کراوە، حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر خەتە، جەنابی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان لەسەر خەتە و ئێستاش خۆشبەختانە کە چاومان کەوت بە جەنابی کاک دکتۆر فواد حسێن ئەو بابەتەمان جارێکە باس کردەوە و جەنابیشی بەڵێنیدا کە سبێنێ ڕاستەوخۆ لەگەڵ بەڕێز محەممەد شیع سوودانی باسیکە.